ئێمە کێشەیەکمان هەیە لە کەرکووک نزیک لە بە 7,000 مامۆستا موچەکانیان لە چەمچە ماڵ وەرەگرن. ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردو بۆ مامۆسایان، ئالێتێکی قورسە و چەندین حادیسە ڕوویداوە لە کاتی گواستنەوەی موچەکان بۆ شاری کەرکووک و جگەلەوەی خۆش دەزانی ینی ئەمە مەبلەغێکی زۆرە کاتێک مامۆسایەک دێ موچەکانە باتەوە مەترسی جۆرا و جۆر لە بەردەم ئەم مامۆسایە ئەم بەڕێوەبەرەیە هەیە. ئێمە بڕیارماندا وەکو دەستا کۆبوونەوەک بکەین لەگەڵ مامۆستانی کەرکووک و لەگەڵ سکرتارەتی یەکێتی مامۆستایان و بە نوێنەرایەتی هەردوو وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی بۆی بتوانین ئەم کێشەیە حەل بکەین و ئەوەی کە ممکینە بۆ سوکردنی ئەو ئەرکە قورسەی سەرشانی مامۆستانی کەرکووک هەوڵی خۆمان بدەین و ئەمەش بۆ ئاکرێت کە بەهێمنی گفتوگۆی لەسەر بکەین و ئالێتێک بدۆزینەوە کە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان موفق بێت لە گەیاندنی موچەکەی و هەم مامۆسایانی کەرکووکیش لەو میحنوت و کێشەی گەورەی کەتیان نەجاتیان بێت. بۆیە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەیە دوای گفتوگۆ و دۆزینەوەی ئالێتێک ئێمە نووساوێک ئاراستەی هەردوو بەڕێزان لە وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی ئەەکەین بۆی ئەوەندەی ممکنە پێشنیازەکانی مامۆسانی کەرکووک و سکرتارەتی مامۆسایان و ئێمەش کە پشتیوانیانەکەین لە بەرچاو بگرن.